ئەم گەشتیارانە لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون، ئەوەش لە کاتێکدا لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی شەڕی داعش و قەیرانی داراییەوە ڕێژەی گەشتیارانی عەرەب بە شێوەیەکی بەرچاو کەمی کردبوو. هۆکاری زیادبوونی ڕێژەی گەشتیاران بۆ سنووری ڕانیا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە چەند کۆمپانیایەکی گەشتیاری لە ڕێگای وێنە و ڤیدۆوە کاریان لەسەر ڕاکێشانی گەشتیار کردووە بۆ هەرێمی کوردستان. ئێمە لە شاری بەغداوە هاتووین بە مەبەستی گەشتکردن. ئێرە ناوچەیەکی زۆر خۆشە. ئێمە لەبەر گەرما و لەبەر مەشاکیل هاتووینەوە. ئەو ناوچەیە ناوچەیەکی زۆر خۆش و دڵڕفێنە. لێرە ئیشکردن زۆر باشە و خواردنەکانیش بەدڵی ئێمە و زۆر خۆشە. ئێمە زیاتر لێرە بۆ ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژ دەمێنینەوە. دەڤەری ڕاپەڕین بەوە ناسراوە کە ژمارەیەک ناوچەی گەشتیاری هەیە، بەڵام بچووکی ناوچە گەشتیاریەکان و زۆری ژمارەی گەشتیار و نەبوونی شوێنی حەوانەوە وای کردووە گەشتیاران جێگەیان نەبێت و نەتوانن وەک پێویست و لە گەشتەکەیان ببینن. هەولێرەوە هاتووم بۆ دەربەندی ڕانیا، بەڵام یعنی وەکو شوێنێکی گەشتیاری کە دەبینی کەم تەرخەمیەکانی بە وەرچاوە دیارە کە وەکو ڕێستوران یاخود هۆتێل یاخود لە شوێنێکی دانیشتنیەکی وای نییە. ینی سەردانی ئێرەمان کرد بە سەراحەت، بەڵام مخابن ینی هیچی بۆ نەکراوە بە سەراحەت. ئەگەر شتی جوانتری بۆ کرابە بەڕاستی زۆر جوانتر دەبوو کە ئێستا جوانیشە خۆی زۆریش لێ ڕازینە خەڵکەکە. چونێمە لەگە سەر پەیزەکان مەسەرەن کە دامان ناوە ڕسم و تەسویرەکان ئەو کەسانی کە مەعجوب بووە تکیتی بڕی بووە. بوونی ئاوی دەربەندی ڕانیە و بوونی ژمارەیەکی زۆر بەلەمی گەشتیاری سەرنجی گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشا و دیمەنێکی جوانیشی بە ناوچەکە بەخشیوە. خزمەتیان بکەوە لە مەکان وڵاتمان داونەیە کە زۆربیان یەختن لە ئەوروپا هێناوێنە، بەڵام بەڕاستی بۆ مانەوە لێرەکانە بە پێی پێویست ئێمە شوێنی وتێلی مانەوەمان نییە بۆی گەشتیاران بتوان بمێنەوە، بۆ هیوای ئەوەی کە حکوومەت بتوانێت ئاوڕێکی زیاتر لێرە بداتەوە و زیاتر پەرەی پێبدا بۆ ئەوەی خزمەتی زیاتری گەشتیاران بکەین و گەشتیارێکی زیاتر ڕوو لێرە بکات. دەستەی گەشت و گوزاری هەرێم دەڵێت لە 2 ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆر گەشتیار لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە ڕوویان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆ کردووە، بەڵام تا ئێستا ئاماری تەواویان سەبارەت بە ژمارەی گەشتیاران لەبەردەستدا نیە. هەنگاو محەممەد NRT ڕانیە.